سلاوێکی پڕ لە وزە لە پرۆگرامی بەیانی 24 بۆ بینەر و بیسەرەکانی ئەم پرۆگرامە. بەیانی باش هاژە. بەیانی باش سۆڤان، ڕۆژێکی باش بۆ تۆ، ڕۆژێکی باش بۆ هەمووتان. سپاس. بەو هیوایی کە بەیانێکی جوانتان دەست پێ کرد بێ لەگەڵ ئێمە ئەوەکو هەموو ڕۆژەکانی دیکە کۆمەڵی بەرگە و بابەتمان بۆتان ئامادە کردووە کە بەرگە و بابەتەکان هەموو لایەنەکان لە خۆ بگرێت، ئیتر هەر لە ئەو بوارانێکە بواری وەرزشیە، بواری تەندروستیە، بواری ژینگەی یا بواری کۆمەڵایەتیە. جا هیوادارین ئەوانی کە بینەری کوردستان 24 ئەم پرۆگرامیان بەڵێت و ئەمڕۆژ ئەو بابەتانە بێ کە بەدڵیەوەیە. سەرەتاش دەستپێکی بابەتەکانمان بۆ ئێوە دەخینە ڕوو، دواتریش گفتوگۆی چڕی لەسەر دەکەین. پشیلە هاوڕێکی نزیکی مرۆڤە و خەمڕەوێنی ماڵەکانە. منداڵان ڕوبەڕووی کێشەی ددانەکانیان دەبنەوە و ئەمڕۆ قسە لەسەر چارەسەرکردنیان دەکەین. گەنجێکی دەستڕەنگین لە کرێ سابوون و مۆم بەرهەم دەهێنێت و بە گەشتیارانی دەفرۆشێت. لە بابەتە وەرزشەکەمان هونەرەکانی بەرگری و یاریە جەنگیەکان دەبنە هۆکاری دروستبوونی جەستەیەکی ڕێک و تەندروست بە تایبەت بۆ منداڵان ئەوەش دەبینین. سەرچاوەکانی داهات لە کەرتی غەزە سنووردارن. خانەوادەکان پەنا دەبەنە بەرکاری دەستی و بە بازارکردنیان. سەرەتا یەکەم بابەتمان باسی ئاژەڵێکی خۆشەویست، ئاژەڵێکی ماڵیەکەین کەویش پشیلەیە، وەکوی یەکێکە لە ئاژەڵە خۆشەویستەکان و هەندێک کەسیش لە ماڵەوە ئێستا بەخەویەکەن و بۆتە ئاژەڵێک کە تێکەڵ بە خانەوەدا بێ و ڕاهێنانی و هاوڕێتی خۆشە و دایانکەن بە هاوڕێی خۆیان و هەندێک کەسیش حەز ناکات بە هیچ شێوەیەک لە پشیلە نزیک بێتەوە وەکو سۆڤان. من زۆر ئەترسم، وەکو خۆشت زۆر حەزە و پشیلێت و پشیلەشی هەیە زۆر جا من لە ترسا زۆر جار ناچم بۆ لای هاژە بۆ ماڵی هاژاگەر بشمە بێ پشیلەکەی بخاتە ژوورێک و سزوو لە دەرگاکە ناچار سژنیکەم. جا هاژە بەخێوکردنی پشیلە وەک هیچ ئاژەڵێکی دیکە نییە، تەنانەت لە ئاینی ئیسلامیشە بەخێوکردنی پشیلە تایبەتمەندێکی زیاتری هەیە و ڕێگە پێدراویشە، دەڵێن پشیلە دوعا بۆ خاوەنەکەی دەکات. ئەوەندە تایبەتە لەگەڵ ئەو ئاژەڵانەی دیکە هەیە، بەڵام یەک شتی دیکە هێڵە نابێکڕین و فرۆشتنی پێوە بکەیت. نا هەڵبەت چونکە بێ یاخود بیبەخشی یان کەسێک بە هەدیە بداتێ، بەڵام ئێستا ناوچاری چونکە شوێنی تایبەت هەیە بە فرۆشتنی و ئاژەڵە ماڵیانە. ئیتر نازام ئەگەر من بیکڕم تا چەند گوناحبارە بم، بەڵام ئەوەندە ئازام کە من نایفرۆشم تەنها بۆ ئەوەیە کە ئەو ئاژەڵە نەبێتە کاڵایەک و بازرگانی پێوە بکرێت و چونکە بازرگانی بۆم ئاژەڵە حرامە و لە دینی ئیسلامیشدا ڕێگە پێدراونیە بۆیە تاتوانین کە بیان بەخشین یان کاتێکی پێد ناکرێت پەروەردەیەکی تو بەخێویکە توانی وەکو ئەمانەتێک بیدەیتە کەسێکی دیکە. پشیلە یەکێکە لەو ئاژەڵانەی کە وەک ئاژەڵێکی ماڵی لە زۆربەی وڵات و کلتورە جیاجیەکانی جیهاندا بەخێو دەکرێت و هاوڕێیەکی نزیکی مرۆڤیشە. بێگومان زۆر ڕەفتاری سەیر لە پشیلەدا هەیە کە بە بەراورد بە ئاژەڵە ماڵیەکانی دیکە جێگەی سەرنجن. پشیلە توانایەکی بەهێز و ناوازەی هەیە بۆ پاراستنی هاوسەنجی لەشی بە تایبەت لە کاتی کەوتنە خوارەوەی لە شوێنێکی بەرز. ئەمەش بۆتە هۆی ئەوەی پشیلە توخمی خۆی لە مەترسیەکانی لە ناوچوون بپارێزێت. پشیلە توانایی هەیە لە بەرزی 112 مەتر خۆی فڕێ بداتە خوارەوە و لەسەر پێیەکانی خۆی هاوسەنگ بکات. بەڵام ئەو قسەیە بۆ ئەو کاتەیە کە خۆی هەڵدەدات، نەوەک بەدەر لە ویستی خۆی هەڵبدرێتە خوارەوە، چونکە تووشی کارەسات دەبێت. پشیلە توانایی تامکردنی شیرینی نییە، چونکە زمانی هەستەوەری شیرینی تێدا نییە. پشیلە توانای خواردنەوەی ئاوی زەریا و ئاوی سوێری هەیە، چونکە گورچیلەی پشیلە توانای پاڵاوتنی ڕێژەیەکی زۆری خۆی هەیە. پێویستی بە 16 تا 20 کاتژمێر خەوتن هەیە لە شەو ڕۆژێکدا، تەنانەت بێچوە پشیلە ئەگەر بە ئاگا نەهێنرێتەوە یەک ڕۆژی تەواو دەخەوێت. پشیلە بەهۆی بوونی هێزێکی موگناتیسی بەهێز لە جەستەیدا کە وەک قیبلە نما دەردەکەوێت، توانای دۆزینەوە شوێنی مانەوەی خۆی هەیە.
بەپێی توێژینەوە زانستیەکان مێشکی پشیلە لە سەدانەوەدی هاوشێوەی مێشکی مرۆڤە. پشیلە توانای جوینی خواردنی زۆری نییە، چونکە شەویلگەی تەنها بە یەک ئاراستەدا دەجوڵێت، بۆیە خۆی لە زۆر جۆری خواردن دەپارێزێت. زۆربەی ئەو کەسانەی لە ماڵەکانیان پشیلەیان بەخێو کردووە دەڵێن بوونی پشیلە لە ماڵەوە ئارامی بەخشە و هۆکارێکی کاریگەرە بۆ نەهێشتنی دڵە ڕاوچێ. دەشڵێن زۆر جار باسی ئەوە دەکرێت کە پشیلە ئاژەڵێکی سپڵەیە، بەڵام لە ڕووە زانستیەکەیەوە ئەو قسە دوورە لە ڕاستیەوە، بەڵکوو ڕاستیەکەی ئەوەیە کە پشیلە یادگەیەکی لاوازی هەیە و زوو شتەکانی بیر دەچێتەوە. لە ڕووی ئاینیەوە بەخێوکردنی پشیلە ڕێگە پێدراوە، بەڵام لە ئیسلامدا مامەڵە پێکردن و کڕین و فرۆشتنی قەدەغە و حەرام کراوە بۆ ئەوەی نەبێت بەکاڵە. جا ئەمەنە ئەم بابەتە بەلای حاژە ئەو کەسانی کە پشیلە بەخێوەکەنەوە سەرنجڕاکێشەکە بە سەعات قسەی لەسەر بکەم باوەڕ ناکەم تاابێت چکە وەکو منداڵ لە ماڵەوە یاری ئەکات هەندێک تایبەتمەندی دیکەشی هەیە ئەویژەوەیە کە وەکو ئاژەڵەکانی ترنی ئەم تووشی نەخۆشی دەرونیە بێگەر ئیهمال بکرێ زۆر تایبەتمەندی جیاوازکە ینی ئەگەر گرنگی پێنیت یان نەچی بەلای هەنێک یاری لەگەڵنەکەی زۆر خەمبارە بێ ینی هەستی پێەکەی کە وەکوی دەموچەی قسە و لەگەڵەکە دیارەکە پێویستی پێتاتەوە گرنگی پێبیت بۆیە نابێت زۆر لە شوێنی خۆی بیگۆڕی هەندێک جارێک کەسێک ئەی بەخشێت دوایە کەسێکی تر ئەی بەخشێتەوە بە کەسێکی دیکە بەو شێوەیە و پشیلێت تووشی نەخۆشی دەرونە بێت جا با لەم بابەتە دەرچین هاژەگەن تۆ زۆرە حەز دێ بەس ناچاریم چین سەر بابەتێکی تر باسی دوو گەنجی کورد بکەین کە بەجلوبەرگی کوردی و ئاڵای کوردستان لە 10,000 گەنجی تر لە سەرانسەری جیهانەوە بانگشتی پەرلەمانی ئەوروپا کراون. لە پەیامێکدا سەرۆکی پەرلەمانی ئەوروپا ئامانجی کۆکردنەوەی ئەم گەنجانەی ئاشکرا کرد و باسیەوەشی کرد کە گەنجەکانە بێت ڕۆڵی گرنگیان هەبێ لە چییە؟ لە بڕیاردان لە داهاتووی کیشوەری ئەوروپایە و ئەم کۆنفرانسە ناسرا بە کۆنفرانسی چاو 2023 کە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوامە بێ و زیاتر لە 300 چالاکی جۆرا و جۆریش پێشکەشەکرێت. ئێمە زیاتر ئەبینین لە ڕێگەی راپۆرتەکەەوە کە تا بزانین لەکوێ کراوە چۆن بووە و گەنجە کوردەکانیش ڕۆڵیان چی بۆ سۆڤان لەناو ئەم بابەتە ببینین. ئەم دوو گەنجە کووردە بە جلوبەرگی کوردی و ئاڵای کوردستان لەگەڵ 10,000 گەنجی دیکە بانگهێشتی پەرلەمانی ئەوروپا کراون. گەنجە کوردەکان وەکو سەرجەم گەنجەکانی دیکە لەسەر کورسی پەرلەمانتاران دانیشتن، بەڵام ئەوان ئاڵای کوردستان لە پێش خۆیان داناوە. لەم کۆنفرانسەدا ماوەی 2 ڕۆژ گەنجان لە چەندین پانێڵدا گفتگۆ دەکەن لەسەر چەند پرسێکی جیهانی. ئەم دوو گەنجە کوردە دەڵێن بەلای ئێمەوە پرسی ناساندنی کوردستان بە گەنجانی جیهان لە هەموو بابەتێکی دیکە گرنگترە. هەکار دەڵێت چەندین پرسیاری لێکراوە دەربارەی ئاڵا و جلوبەرگەکانیان. ئیڤنتێکە جیهانیە طبیعی هەمی خەڵک ئەوێت بەشداربوویش ناوە ئەوروپای دانە ji bo me gelekî giringiye çi bi ala çi bi cilûbergê me em beşdariyê kombûn û eventê tu sada bikin ji ber ku ji bo me nasnameye ji bo me jiyana divêrê da gelek xelk pisyar me diket ev welate an ev alaya ji kîve ye em jî ew zanyariyê def me em li deyne wana gelek ji wana ne rast ve zanyarî werdigirtîne ya gelek ya giring em rast vedikene ve ew zanyariyê wana. گەنجێکی تری کورد کە بەشدار بۆ لە کۆنفرانسە نێودەوڵەتیەکەدا ڕای دەگەێنێت پێویستە هاوشەوەی ئەم کۆنفرانسە لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت و گەنجانی ئەوروپا و جیهان بانگێش بکرێن بۆ ناساندنی هەرێمی کوردستان. کۆنفرانسێکی گەنجانە ساڵ یەکجار لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێتن و سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم بەرپرسە باڵەکان کەسانی ئەکادمی زانکۆکان پێکەوە هەماهەنگی بکەن و گەنجان نەک هەر لە کوردستان دەتوان لە دەروی کوردستانیش بێنن چونکە ئەمڕۆ بینیمان 10,000 گەنج لە سەرتاسەری جیهانەوە هاتوتە ستراسبورگ و سەرۆکی پەرلەمانی ئەوروپاش قسەی کرد بۆ گەنجان و گوێ لە گەنجانیش گرت. هیوادارین لە هەرێمی کوردستان شتی هاوشێوە بکرێتن. کۆنفرانسی ئەم ساڵی گەنجانی جیهان کە لە پەرلەمانی ئەوروپا بەڕێوە چوو بەناو نیشانی کۆنفرانسی چاو بوو. بڕیارە چەندین چالاکی جۆرا و جۆری دیبەیت و نمایشی هونەری و وەرزش و چادرگەی پەروەردەیی ئەنجام بدرێت.
هەروەها چەندین پرسی جیهانیش قسەی لەسەر دەکەن. نزیکەی 10,000 گەنج لە سەرانسەری جیهانەوە لێرە کۆبنێتەوە، لە ناویاندا تەنیا 2 کوردی تیادایە بە جلوبەرگی کوردی و هەروە باڵای کوردستان. ئەم 2 کووردە تەنیا یەک پەیامیان هەیە کە ئەویش دانەوێت لە ڕێگای جلوبەرگ و ئاڵاوە کورد بناسێنن بە جیهان. بارزە حەسەن، کوردستان 24، ستراسبورگ، فەڕەنسا. کەم لە ئێمە هەیە کە کێشەی ددانی مناڵەکانمان نەبێ، چونکە مناڵ ئەگەر بیری نەخەیتەوە گەر لە مناڵی و ڕای نەهێنی لەسەر ددانشتن ئەوە بێتە مشکلێکی گەورە لە داهاتوی و بە تایبەتیش ئێستا کە ئەو هەموو چۆکلێت و شتە خراپە هەیەەوە کێشەیان زۆر بۆ دروست بووە، چونکە لەگەڵ چۆنێتی گرنگیدان و چاودێریکردنی ددانی مناڵەکانیان دایکان و باوکان چەند جارێک تووشی گرفتە بنەوە و ڕەنگە ئەوە کارێکی ئاسانیش نەبێت کە بتانی یاخود هەوڵ بی لەگەڵی بەردەوام بیشوات و ددانەکانی بە سەلامەتی ڕاگرێت. چونکە پێویستی بە کۆمەڵێک زانیاری هەیە کە دایکان و باوکانە بێ بیزانن چ کاتێک هەندێک خواردن هەیە زیان بە تەندروستی ددانەکانی منداڵەکانی دەگەێنێت و هەندێک خواردنیشێک کە زۆر بەسوودا لە پێناو تەندروستی ددانەکانی منداڵەکانیان ئەبێ بیدەن بە منداڵان بیخۆن. جا سەبارەت بەمە کۆمەڵێک زانیاری پێویستە کە ئەو دایک و باوکانێت تازە منداڵەکانیان ددان دەرەهێنیان ددانێکیان خەریکە دەکەوێت زانیاری تەواویان نییە. وەڵامی چەند پرسیارێک دەربارەی ددانی منداڵان لە هاوکارمان دکتۆر هەڵوێس وەردەگرین ئەو زانیاری زیاترتان پێدات. سڵاو، من دکتۆر هەڵوێستم. زۆر بمان دەڵێن کە بیری سەردەمی منداڵی دەکەین، بەڵام هەندێک شتەیە لە منداڵیدا لەوانەیە ئازارەکەیتان بیر نەمابێت. بۆ نمونە ئەو کاتتان بیرە کە کارمەندی کوتانەکە ماڵ بە ماڵ دەگەڕا و دەیکوتین بە منداڵی، یان ئازاری داندەر هاتن و پوکاوسان و دان لەخین. ئەمڕۆ بەرنامەکەم لەسەرەوەی دووەمیانە، کێشە و نەخۆشیەکانی دەم و ددان لە منداڵاندا. دایکان و باوکان زۆر گرنگە کە ئاگاداری ئەم کێشە و نەخۆشیانە بن و زوو منداڵەکانیان ببن بۆ چارەسەر، چونکە ئەو کێشە سادەی لە مناڵەکەتدا ئێستا 15 بۆ 20,000 تێدەچێت. گەر پشتگوێی بخەیت کە گەورە بوو کێشەکەش لەگەڵی گەورە دەبێت و 1-2 ملیۆن دەبێ بدەیت بە چارەسەری. زۆربەی و کێشانی دەموددان کە منداڵان تووشی دەبن هەروەک ئەوەی کەسانی پێگەیشت وایە، بەڵام چونکە منداڵ لە تەمەنی گەشەدایە و ناسکترە و لە ژێر ددانە شیریەکانیشدا ددانی هەمیشەیی خەریکە دروست دەبن، بۆیە کلۆریەکی بچووک دانکێشانێکی ئاسایی خوارهاتنی ددانێکی لە گەورەیدا کێشەی ئەمانەی بۆ دروست دەکات. قسەکردن، ناوڕێکی دەم و ددانەکان، کردی شەویلگە، نەهاتنی ددانە هەمیشەیەکان و دنیاە کێشەی گەورەتری لێ دەکەوێتەوە. با لە مەمەمژە و پەنجەمژینی منداڵەوە دەست پێ بکەین. منداڵان زۆر جار بە مەمەیان مژینی پەنجەیان بێدەنگ دەبن و ئارام دەبنەوە. ئەمە لە سەرەتای منداڵیدا کێشەیەکی وای نییە، بەڵام تازوو پێیتەرک بکەیت کەمە. لە 2 ساڵی ئەو پەڕی 3 بۆ 4 ساڵی دەبێت منداڵم خۆی نەمابێت، چونکە مژینی پەنجە وا دەکات کە شەویلگە وردەوردە بەرەو پێشەوە بکشێت و ددانەکانی پێشەوە لەگەڵ ددانی خوارەوە نەکەونە سەریەک. تەنانەت کە دەمیش دادەخات منداڵەکە هەر بۆ شایەک لە نێوان ددانەکانی سەرە و خوارەوەیدا هەیە. ئەمە جگەلەوەی منداڵەکە زیاتر نەخۆش دەخات بەهۆی ئەو بەکتریانی کە لەسەر پەنجەیەتی، بەڵام من ئەمڕۆ تەنها باسی کێشەکانی دەم و ددانی دەکەم. ئەم بۆشایی نێوان ددانەکان و گۆڕانی شێوەی شەویلگە کاریگەریان لەسەر قسەکردن، نان خواردن و هەناسەدانی منداڵەکە هەیە. کێشەی هەرەباوی منداڵان بە تایبەتی لای خۆمان کلۆری ددانەکان. کلۆریش ئازار و تا لە منداڵەکەدا دروست دەکات، منداڵەکە دایم بێحەواس و بێتاقەتە و نان ناخوات و هەندێک جاریش کیس لە ناودەمی دروست دەبێت. بۆی ددانی منداڵەکەت کلۆر نەبێت دەبێت دایکان و باوکان بە بەردەوامی ددانی منداڵەکانیان بشۆن و خۆشیان فێر بکەن کە ئیتر لە تەمەنێکەوە بزان فڵشە چۆن بەکاربهێن. جگەلەوەش خواردن و ژەمی پڕ لە شەکر و شیرینیان لێ بگرنەوە. هەندێک جار منداڵەکە هیچ کلۆریەکیشی نییە، بەڵام چونکە دانی هەمیشەیی دەردێت یان دانەجیڕەی زۆرە و ددانەکانی خوراوە بەشی سەرەوەی ددانەکانی پێوە نەماوە، هەستیاری ددانی بۆ دروست دەبێت و هەموو خواردن و خواردنەوەیەک بە حەزەر و وریاییەوە دەخوات. ئەگەر لە کاتی ددان دەرهاتنی دابێت ئەم کێشەیە و کاتیە و قەیناکە، بەڵام ئەگەر هەر بەردەوام بووە بەردەوام هەستیاری ددانەکانی هەبوو پێویستە دکتۆر ببینێت. ئینجا وەک دەزان منداڵ یاری و ڕاکەڕاکی زۆرە، خوا نەخواستە ئەگەر منداڵەکەت کەوت و ددانێکی بە تەواوەتی هاتە دەرەوە چی دەکەیت؟ دەبێت دەست بەجێ
ددانەکە بخەیتە نێو پەرداخێک شیر یان ئاوی مقەتەرە و لەگەڵ منداڵەکەدا بیبێت بۆ لای دکتۆری ددان. دەبێت لە ماوەی 30 خولەک تا 1 کاتژمێردا گەیاند بێتە لای دکتۆر. ئەو کات دکتۆرەکە دەتوانێت ددانەکە لە شوێنی خۆی بۆ منداڵەکە بچێنێتەوە. کێشەیەکی دیکە کە دەکرێت منداڵەکەت هەی بێت و پشتگوێت خست بێت تاوەکوێسەوەیە کە بۆنی دەمی دێت. پوکەکانی سوور بوونەتەوە و ئاوساون. ئەم نیشانانە بەواتای ئەوە دێت کە منداڵەکە تووشی هەوکردنی پوک بوو تا پوکەکەی زۆر نەڕۆشتووە و ددانەکانی لەق نەکردووە دەبێت دەست بکەیت بەشتن و پەتکردنی نێوان ددانەکانی بە بەردەوامی. بەڵام ئەگەر بۆنی ناخۆشی دەمی منداڵەکەت هەر بەردەوام بوو تو هەر پاکت کردەوە بەردەوامی لە پاکراگرتنی دەمی ئەوە لەوانەیە کێشەیەکی گەورەتر خۆی شارد بێتەوە. بۆ نمونە ڕەنگە منداڵەکەت خوانەخواستە شەکرەی هەبێت بۆیە دەمی وشکە. لەوانەیە کێشەی هەرسی هەبێت یاخود جیوبەکانی هەوکردنیان هەبێت یان داو دەرمانی پێدەدەیت وە کاریگەری دەرمانەکانە لەسەری. بۆیە هیچ نیشانەیەکی درێژخایانی منداڵەکەت پشتگوێ مەخە. هەندێک کەس خەمی ڕەنگی ددانی منداڵەکەیانە دەڵێن ددانە شیرەکانی زۆر سپی و جوان بوون بەڵام کە هەمیشەیەکانی دەرهاتون بە زەردی دەرهاتون. خۆی لە ڕاستیدا ئەوە ئاساییە چونکە ددانی هەمیشەی ئەستورترە و کۆمەڵێک پێکاتی لە نێودایە کە زیاترن بۆیە زەرتر دەرەکەوێت لە هی شیری. بەڵام هەندێک شتی دیکەش دەبنە هۆی گۆڕانی ڕەنگی ددانەکان. بۆ نمونە دەرمان و حەبی ڤیتامین و کانزاکان کە لە کاتی دروستبوونی ددانەکەدا بە منداڵ دراوە یاخود دایکەکە خواردوێتی هەندێک جار. زەبرێک کە بەر ددانەکە کەوتو و ملولەیەکی خوێنی تەقاندووە لە نێو ددانەکەدا. نەخۆشی وەک زەردووی و ڤایرۆسی جگەر یاخود بۆ ماوەی ئەمانە هەمویان کاریگەریان لەسەر ڕەنگی ددانەکە هەیە. بەڵام مەترسن کە گەورە بوو بۆی سپی دەکەینەوە ڕێگە زۆرە بۆ ئەوە. کێشەیەکی گەورە کە بۆ چارەسەری پارێکی زۆری تێدەچێت و هەمووان لێی دەترسن ڕاستکردنەوەی ددان و دانانی تەلە. لە کاتێکدا دەکرێت بەهۆی هەڵەیەکی زۆر بچووکەوە ئەمە بەسەر مناڵەکەت بێت و تووشی تەل و ڕێککردنەوەی بکەیت. وەکەوەی کە وەختی خۆی گوێت نایەوە بە ددانە شیریەکانی منداڵەکەت و لە بری پڕکردنەوە زۆر زوو دانەکەیت بۆ کێشاوە. بۆیە ددانە هەمیشەیەکان لە شوێنی خۆیان نەهاتون. ئێستا منداڵەکەشت تووشی ئەم ناڕێکیە بۆ کە دەیبینیت. یان منداڵەکەت شەڕێکی کردووە لە کۆڵان کەوتووە و زەبر بەر ددانەکانی کەوتووە بۆیە ددانە شیریەکانی پێشوادەی خۆی دەکەون. ئەمەش دووبارە کاریگەری لەسەر شوێن و شێوازی دەرهاتری ددانە هەمیشەیەکان هەیە و لە داهاتوودا دەبێت بەتەل بۆی ڕێک بکرێتەوە. خۆی بە سروشتی ددانە شیریەکانی پێشەوە لە نزیکەی 6 ساڵیدا لەق دەبن و دەکەون. خرێکانی دواوەش لە نێوان 10 بۆ 12 ساڵیدا دەکەون. منداڵێکی ئاسایی لە 14 ساڵیدا 28 ددانی هەمیشەیی هەیەواتە هەموو ددانە شیریەکانی کەوتون و لە جیان ددانی هەمیشەیی دەرهاتوو. هەر ددان کەوتن یان کێشانێکی پێشوەختە ئەم ڕیزبەندیە تێک بدات ئەوە ئەگەری زۆرە لە داهاتوودا منداڵەکەت ناڕێکی ددانەکانی هەبێت. وەک لە سەرەتاوە وتم منداڵەکەت هەر کێشەیەکی ددانی هەبوو بە منداڵی پشتگوێی مەخە چونکە کە گەورە بوو چەند قات لەسەرت دەکەوێتەوە. بە هیوای تەندروستێکی زۆر باش بۆ مولایەک. بەڵێ هەڵبەت ئەم بابەتە بە گرنگی دەزانین کە قسەی زیاتری لەسەر بکەین چونکە هەریەک لە ئێمە کێشە و گرفتی ئەوەندە زۆرمان هەیە کە پێدەچێت بە بابەتێکی کورتاو نەبێت یاخود قسەکردنێکی زیاتری بێت بۆیە میوانداری بەڕێز دکتۆر باڵا مدیرمان کردووە کە پزیشکی تایبەتمەندی ددانە و لێرە میوانیەمێ دکتۆر بەخێراتی بانیت باش بەخێرهاتی دکتۆر سپاس دەکەین دکتۆر. ئاماژەمان بۆ کرد بەشێکی زۆر لە خەڵک ئێستا جگە لە بابەتێکە گرنگی ئەدەن بە جوانکاری ددان هەر لێستا و خەمی ددانی منداڵەکانیشانە هەیەکیان هەیە ڕێکردنەوە بۆ ددانی منداڵەکانەکە بەڵام پێش ئەوەی بیر لە جوانکاری ئەوانە بکەین با بزانین تەمەەن هەر لە سەرتاوە لە چ تەمەنێک منداڵ ددان دەرەکات تاکەی مەترسیداراگرت ددانەکە ببورە دەرنەچێت. بەڵێ ئێمە خۆمان بە گرنگی دەزانی کە ئەو هۆشداریە تەندروستیانە بە دایکان و باوکان بگەێنین بۆ کاتی دەرکردنی دانەکان کە لە 6 مانگۆ دەست پێ دەکات بۆ 6 ساڵ ددانی شیری کامل لە هەموو تەمەنێک لەو تەمەنێت بە تەواوی پێڕادەگات. لەو تەمەنە زۆر بە گرنگی دەزانین کە دایک و باوکان بە ئاگداری تەندروستی منداڵەکانیان بن تەندروستی دەمودانیان چونکە تەندروستی دەمودان لەو کاتەدا تەسیر و کاریگەریەکی زۆری هەیە لە بۆ لە مستەقبل لە داهاتوو کە بتوانن
کە بتوانێت داهاتوو دانەکانی تووشی کێشە نەبن. باشە دکتۆر سۆڤاوانە من ئاروم زۆرە بۆ ئێمە پرسیاری زیاتر بکەم. هەندێک لە دایکان و باوکان ئەڵێن مناڵەکەمان دانینایەتە دەرەوە بەردەوام پووکەکەی ئەخورێ. جا ئێستا ینی لەم سەردەمەیە هەندێک شت زۆر پیا بووە جارانیان و پارچەیەک گۆشتی بەنیان خیار باش بوو. بەڵام ئێستا هەندێک جێڵ هەیە یاخود ئەلاستیکێ ئامادەکراو هەیە کە ئەم منداڵە پووکەکەی پێ بخورێنەیان. من جارێک دکتۆرێکی وەکو بەڕێستان پێی وتم کە بە سەری پەنجەکانی خۆمەگەر بە پاکی ڕای بگرم بتوانم هەندێک جار بۆی بخورێنم بە جێڵەکە. ئەمانە کامیان تەندروستترن کامیان باشترن بۆی کە هەرچی زووترەوە منداڵە لەو ئازار و تایبێتە دەرەوە. ڕاستە خۆی ئەمە چاودێری منداڵەکان دەکەین بزان ئایا لە تەمەنی خۆی دانەکەی هاتووە یان نهاتووە. کاتێک کە داخیر دەبێت درەنگ دێتن دانەکەی ئێمە ڕێگە چارەی جیاواز بەکاردێنین بۆ دەرهێنانی دانەکان جا بە بەکارهێنانی جێڵ بێت یاخود بەکارهێنانی لاستیک بێت بۆ ئەوەی پووکی دانەکە زووتر بخورێت و دانەکە ئەوە زووتر پێڕا بکات. و زۆر کاتیش هەیە دانەکە تاخیر دەکەوێت بۆ نمونە لە 6 ساڵ تێپەڕ دەکاتن و ددانەکانی شیرەکانی ئەوانی کە پێویستە بکەون ناکەون. لەو حاڵەتەش هەمان شێوە دەبێت سەردانی دکتۆری ددان بکرێتن کە بۆ ئەو ددانە شیریانەی کە هەنا بکێشرێت بۆ ئەوەی دانە هەمیشەیەکان لە شوێنی خۆیان بێنەوە. باشە پێت نەوتم کامە لەو هۆکارانە باشترە بۆی هەرچی زووترە دانەکە بێت. هیچیان فەرقی نییە بۆ هاتنی دانەکان بۆ ئەوەی ئەگەر تو دانەکەت بتەوێتن زووتر بێت چ لاستیکەکە بێت چەند ڕێگەچارەیەکتر هەیە بۆ جێڕ و ئەوانە بەکارهێنانەکان بۆ ئەوەی ئازاری کەمتر بێتن ئەوانە ڕێگەچارێ باشن. بەس ئێمە بە هیچ شێوەیەک ئامۆژگاری دایکان و باوکان ناکەین کە دەبێت ئاگداری منداڵەکانیان بۆ نەخواردنی پەنجەیان و مژینی پەنجەیان کە ئەمە کاریگەریەکی زۆر زۆری دەبێت لە مستەقبەل لە هاتنەوەی دانە هەمیشەیەکان کە بۆشاییەک لە بینی دانی سەرەوە خوارە دروست دەبێت کە ئەو بۆشاییە پڕ نابێتەوە جارێکتر پێویستی بە ڕاستکردنەوە بە کردداری ڕێکاری زۆر زیاتر دەبێت بۆ ڕاستکردنەوەی دانەکانیان. خواردنەکان چین کە سوودی هەیە بۆ دەرچوونی ددانێکی تەندروست. خواردنەکان ئێمە زیاتر هۆشداری دەدەینی دایک و باوکان بۆ بەکارهێنانی ئەو خواردنە ڕیشاڵیانە زیاتر بۆ نمونە سێوە جێزەرە خەیار ئەوانە کە بەکار دێتن هەم بۆ تەندروستی جسمی منداڵەکە و هەم تەندروستی دانەکانیان پێویستە و هەم دانەکانیان زووتریش دێنەوە و هەروە بە هەموو شێوەیەک ڕێگری لە بەکارهێنانی ستارچ بۆ وەکو نیشاستە و کاربۆهایدرێت و ئەوانە لەگەڵ بەکارهێنانی شەکر و شیرینی کە هەم بۆ تەندروستی ببورە و هەم بۆ کلۆربوونی دانەکانیان کە زیانێکی زۆر زۆری پێدەگەێنن چونکە کاتێک شەکر لە جسمی ئینسان لە سەرە و زیادبوون بوو لەو کاتەدا ئەسیدیتی ناودەم کە ترشاڵی پێ دەڵێن زیاد دەکات لەو ڕێژەیە لە ڕێژەی ستاندەردی 6 زیاتر بێتن لەو حاڵەتە پێویستی بە وەدەکاتن بەکتریا ناودەم زیاد بکات کە بەکتریا زیادی ئیتر کلۆربوونی دانەکان دەست پێ دەکات و کلۆربوونی دانەکان دەبێت هۆی کەوتنی ددانەکان لە کاتێکی زووتر لە کاتی خۆی بەو شێوە دەکاتن دانە هەمیشەیەکان بە خواری بێنەوە کە لە ئایندەیەکی نزیک تووشی زۆر کێشەی یعنی ئەمانە هەمووی بەهۆی خۆراکەوە خۆراک کەسیدێکی کاریگەریەکی زۆر زۆری هەیە لەسەر هەم جسمی منداڵەکان و هەم لە ددانەکانیشیان کە وەرەکاتن کلۆربوونەکەیان زۆر زیاتر زووتر زیاد بکات. باشە دکتۆر باسیەوەت کرد هەتا 6 ساڵ پێویستە یاخود تەواوە هەموو ددانە شیریەکانیت ئەی تا چەند ساڵە بێ ئەم ددانانە بکەون و ددانە هەمیشەیەکان بن ئەگەر نەکەوتن چی بکەن؟ باڵێ لە نێوان 6 ساڵ بۆ 12 ساڵ دەبێت هەموو دانە شیریەکان کەوتبن و ددانی هەمیشەی هاتبنەوە شوێنیان بێتگە لە ددانی عقلی کە لە 18 بۆ 20 ساڵی دێتەوە ئەگەر هاتو ئەو دانە شیریانە لەو کاتەدا لە پاش 12 ساڵی و نەکەوتن پێویستە سەردانی دکتۆری ددان بکرێت و ددانە شیریەکان دەربهێنرێت بۆ ئەوەی ئەمەش هەر بە پێچەوانەشەوە کە باسمان کرد دانەکان نابێت زوو دەربکرێت و بە هەمان شێوەش نابێت ددانەکان درەنگ بکرێت لە کەوتنیان بۆی پێویستە دکتۆری ددان دانە شیریەکان دەربهێنێت و جێگرەوەیان بە ددانی هەمیشەیی بێت. باشە دکتۆر ئەوەی کە گرنگە لەبارەی
شتنی ددانەوە هەندێک دایک و باوکەیە منداڵێکی نۆبەرەیان هەیە دووسێ ددانی لە خوار و سەر دروست کردو حەزەکەن گرنگی بە ددانەکان دەسەکەن بە شۆردنی فڵچە و ماجوونی بۆێنن دروستە ئاوها لەو تەمەنانە کە 4 ددانی هەیە بیشۆن خۆی تەمەنی تەندروست بۆ شتنی ددانی منداڵ چییە و چیش ئەبێ بەکاربێن چه هەویرێکی ددانە بێ بەکاربێن بێگومان هەر لە کاتی دروستبوونی ددانی شیری دەبێت دەست بە شوشتنی دانەکان بکرێت نابێ بە هیچ شێوەیە گوێ بخرێت تا ئەو کاتی منداڵەکە ئەنی تێدەگات کە بتوانێت خۆی فلسە ماجوون بەکار بهێنرێت کە فێر بکرێت خۆی بەکاری بهێنرێت کە ڕۆژانە دووجار بەلایەنی کەمەوە شەوان پێش خەوتن دانەکەی بشوات بە خۆی دەستی خۆی تا ئەو کاتێک خۆشی فێر دەکرێت پێویستە دایکان و باوکان دانەکانی بە پاک و تەمیزی ڕابگیرێت و هۆشداری تەندروستی چەند جار بشۆڕێت لە ڕۆژێکاوانی کە تەمەێکی لە مانگان ینی تازە ددانیان دەرکرد تازەنا زۆر کێشەی نییە خۆی زۆر خواردنیشی خراپ نییە کە خواردنەکانی زیاتر شیر و خواردنی دایکە ئەوانە کێشەی بۆ منداڵەکە دروست ناکات بە ڕۆژی یەک جار بشوات کێشەی نابێتن لە دوای ئەوەشەوە کە دەستی بە خواردنی خۆی کرد چونکە منداڵەوە تەمەنە زیاتر حەزی لە شیرینیە ئێمە ڕێگری ناکەین لە خواردنی شیرینی دەتوانێت تا ڕۆژی دوو جاریش کاربۆهایدرێت یاخود نیشاستە و ئەو خواردنانی کە حەز دەکات بیخوات لەگەڵ شیرینیش بەڵام شوشتنێکی باشی بۆ بکرێت پاک و تەمیز ڕابگیرێت بۆەوەی کێشەی بۆ دروست نەکات. باڵایەکە لەو دکتۆرە باشانەی کە دڵی نەرمێسا و منداڵانەیە گەر دانیشت بن بیبینێڵە یەکێک لەو تۆناڵە قەینە کێشەمانێ لەگەڵ شیرینی باشی ڕاستەوەڵانی ناتوانانی ڕێگری بکەی لەو تەمەنەی مناڵەت چکە لەو تەمەنە زۆر شەیدای شیرینی و ستارچ و کاربۆهایدرێت و ئەو بابەتانی ترە دەتوانێت بەس پاک و تەمیز ڕابگیرێت ئینشاڵڵا کێشە بۆ دروست نابێت. باشە دکتۆر تا چەند شێوازی شوشتنی ددان کاریگەریە بێ لەسەر پاراستنی ددانەکان شێوازی شوشتن کاریگەریەکی زۆر زۆری هەیە ئەگەر لە ئێستاوە لە سەرەتاوە بە جوانی فێر بکرێت شێوازی تەندروستی شوشتنی ددان بەکار بهێنرێت ئەوە کێشەی بۆ خورانی ددانەکان نابێت بۆ نمونە شێوازی شوشتن ئەگە بە شێوەیەک بێت کە بە تەریبی بێت ئەوە دەبێتە هۆی خواردنی گۆشت هەم لە منداڵی هەم لە گەورەش و هەم دەبێتە هۆی خواردنی ددانەکانیش بەڵام ئەگە بە تەندروستی بێت دانەکانی سەرەوە لە سەرەوە بخوارەوە بێت دانەکانی خوارەوە لە خوارەوە بۆ سەرەوە بێتن بەو شێوەیە کە لەگەڵ ئاستی پووکەوە بڕۆی نەک بە پێچەوانەی ئاستی پووک بڕۆی بەو شێوەیە تووشی خورانی دانەکان و پووکەکان نابی و تەندروستێکی باشتریش دەبێت. باشە فڵچە ئەلکترۆنیەکان باشە بۆ شوشتنیەوە یارمەتی دەرە ئەوەی کە خۆیان جوڵیان هەیە خۆی فڵچە تەندروستیەکان زیاتر ئەوان کە بەدەستی خۆمان بەکاری دەهێنی ئەوانی تریش فڵچە ئەلکترۆنیەکانیش ئێمە پێمان خراپ نییە شتێکی باشە بەڵام ئەبێت ئاگداری بین چۆن بەکار بێتن و ئینستراکشنەکان و بە شێوازی بەکارهێنانەکەی بە تەواوی پێڕە بکرێت. زۆر باشە دکتۆر من یەک پرسیارم هەیە بەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە هەویری ددان زۆر جار ئەوترێت کە زوو شۆردنی واتە ددان شۆر زوو دەری مەهێنەرەوە دەرەوە با بمێنێت چەندێک گرنگە ئەو هەویری ددانە ناو دەمودان بمێنێت ئایا باشە زوو ئاوێکی تیاوەرە دەین و یەکسەر ڕۆژینە دەرەوە نەخێر ئێمە پێمان باشە کە هەویری ددان کە دانت پێی دەشۆی ئەسڵەن دوای ئەو ئاوی تێوەرنەکەی ئەسڵەن بەسەر ددانەکانەوە بمینێتەوە چونکە ئەو مادەیە و ئەو کانزایانی کە تێکراوە پێویستە ببێتە خۆراقێک بۆ دانەکە و پشتگیری قوت و هێزی دانەکە بکات لە ئایندەی نزیک و دوور بۆیە پێمان باشە هەم هەویر هەم غەرغەرە وەکو کە بەکاردێتن غەرغەرە دوای شوشتنی دانەکان ئەوە پێویستە بمێنێتەوە تاکو بەلایەنی کەم سعاتێک ئاو نەخورێت و خواردن نەخورێت بۆ ئەوەی تەندروستی باش بە ددانەکان و بە هەموو کات دەبێ وابین دکتۆر هەموو کات پێویستە بمێنێتەوە ئاوشتی تێ نەکرێت باشترە یەکەم جاریش ددانەکە تەڕ نەکەین کە هەویرەکەی لێ ئەوە کێشەمان نییە لەگەڵ حاڵەت بۆ منداڵە توانی غەرغەرە بکەین بۆ مناڵیش غەرغەرەی تایبەت هەیە غەرغەرەکان بەس ڕێژەکەی کەمترە و بۆ هەویری منداڵانیش کە بە تایبەت هەیە بەکاربێنن ئەوە شتێکی باشتر ئەگەر نەش بوو هەمان هەویری کە گەورە بەکاردێنرێت بە ڕێژەی ئەوەی کە دابەشی سێ بکەیت بە ڕێژەیەکی زۆر کەم بۆ منداڵیش بەکاربێت زەرەر و کێشەی نامێت. زۆر سپاس دەستەکان خۆش بێت دکتۆر باڵامەدیر زۆر سپاسان دەکەم بۆ میوانداریتان دەستان خۆش.
باسی گەنجێکەکەین کە دانیشتووی ئاکرەیە گەنجە ناوی سعدی نووسە دوایەوەی کە قۆناغەکانی خوێندنی لە شارەکەی خۆیان تەواو کردەوە بە بەشداری خول و ڕاهێنانەکانی بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵایەتیەکات فێری پیشەیەکی نوێ بێت. سعدی پیشەی دروستکردنی سابوونی وە سابوون و مۆمیشە کە ئەم دوانە دوو تایبەتمەندییان هەیە قاڵبکردنیان زۆر تایبەت و جوانە. بەڵێ جا لە ئاکرێ زۆر جار گەشتیاران سەرنجیان ڕاکێشرێت بۆ ئەو بەرهەمانێکە بەڵێ لە ئاکرێ هەیە جا بە تایبەتی گەشتیارانی سیپەی ئاکرێ بەرهەمەکانی ئەویان زۆر بەدڵە و بەرهەمەکانیشی لێ ئەکڕن بامێش لێرەوە بیبینیم زای بەرهەمەکانی چێگەر چوین بۆ ئاکرێ لێ بکڕین تا ببینین. نوبه من سعدی یونس سعید از در چی پیمانگو کامپیوتری ما پیش من خوندن خوبتم وی که اینا اسباب من بخشوله که گریم از شما رعایا آکره که هاوکاریا وان از فیر ویشولی بوم نوکش از ویشولی بخوب بردام کم کار من از چکرنا صابین و شمال کد کم که از لیره چید کم به و بینگوید و از دم گشتیار و گشتیار تن تشما روزه کاره که جوان آخر شولی دست مایا هم چید کم که لیره بخود فروشم گشتیار تن ایرا مات کردن شولی می جوانه افکار است کم الحمدلله جیانم پیره و چیدن زور از حس کم یعنی گنجش بلا بخصوصا کنه کاره که دی صنعت که باز دست خوبه بینن شرط ایلا تعیینات و خلی بیا تعیین بگیرید ماری تخوره بخو کاره که بکس جیان خوب پیره و بطن سعدی پشتی که خواندن خو لپیمانگه بدومایک تینتن او خو لبندا دامزراندن ناهلیت بلکو یه خو فیری درست کردن شمال کو صابین خو مالی کریو لنا وی جه گشتیاری دا او برهم انقاب گشتیاران رات فروشیتنو جانا خو پریوت بتن آری حسین کلسان 24 آکره ئیدی وەرزی هاوینە و پشووی هاوینەی منداڵانیش دەستی پێکردو کە ئیتر لە قوتابخانە و وانە دوور کەوتونەوە لە ماڵەوەن جا ئەمە خەمێکی زۆریش بۆ دایکان و باوکان هەندێک جار دروست دەکات هەردوێنێ بوو لە ژووری میکاپ یەکێک لە میکاپ ئارتیستەکانمان خەمی ئەوەی بوو وتی سۆڤان شوێنێک هەبێت من منداڵەکان بخەمە ئەوێ بۆی کە فێر ببن خولی هاوینە ببینن جاوە خەمە بۆ دایکان و بەکان نازانن لەکوێ منداڵەکانیان ئەم سێ مانگە بەڕێ بکەن وداش نبرن هیچ نا ئەگەر نەش ینی لە پرۆسی خوێندنا نەبن بەڵام سوود لەو یەک دوو مانگە وەربگیرێت بۆی کە هەم منداڵەکە بەردەوام بێت لەسەر فێرکردن و دا نەبڕێت لە پرۆسی خوێندن لە فێربوون ئەمە بەرنامەی ئەوێت ئەبێ بەرنمەیەکی بۆ دابنی بزای لەم سێ مانگە چۆن ئەم بەرنمەیە دابەشەکەی لەکوێ توانا و بەهرەی منداڵەکان زیاترەکەی بزانە منداڵەکەت حەز و خولیای بۆچی هەیە بۆی هەندێک جار خۆمان لە منداڵی خولێکمان نەبین و زۆر حەزەکەی منداڵەکەمان بچێ فێریۆشتە بەڵام منداڵی مە حەزی لەوە نییە جا هەندێک دایک و باوک منداڵەکانیان دەنێرن بۆ یانە و فێرگەی هونەرەکان هەندێکیشان هونەری جەنگین هاژە هونەری جەنگیەکان کە تایبەتە یاخود بڵێن بۆیە کە جەستەی بەهێز بێ وەکو کاراتیە کۆنگفۆیەوە تایکواندوەیە یاریەکانی دیکەیە مەبەست لە بەشداریکردن و فێرکردنی مناڵەکانشیان هەڵبەت وەکوتم بۆ بەهێزکردنی جەستەیە و بۆ دروستبوونی متمانە بەخۆبوونیانە بۆی کە منداڵەکەت منداڵێکی بەهێز خاوەن جەستەیەکی تەندروست بێت. وەرزشی هونەرەکانی بەرگری منداڵانی کۆکردوتەوە. منداڵان پشووی هاوین وەکو دەرفەتێک دەبینن بۆ ئەوەی لە پاڵ خوێندن ئارەزویان لە بوارە جیاوازەکان ئەنجام بدەن. سروش ماوەی چەند ساڵێکە لەگەڵ هاوڕێیانی لە پشووی هاوینان بەشداری ئەم وەرزشە دەکات و
قۆناغێکی باشی بڕیوە. 4 ساڵە لێرەمە لەیانەی هێرش وچی مەکتب تاودەبی لە هاوینان دێمە ئێرە تەمرین دەکەم وچ چمەوە مەکتەبێ بەشداری پاڵەوانیتی بکەم. من 4-5 ساڵە لێرەمە و فێری هونێری جەنجی بوومە، فێری هجوم بوومە، فێری دیفاع بوومە و لە هاوینەکان دێم بۆ کاراتی و لە شووی هاوین دێم بۆ کاراتی و ئەو کاراتێش نادی هێرشە و پشووی هاوینیان تەواوبوونی وەرزی خوێندن بۆ زۆربەی منداڵان مانای تایبەتی خۆی هەیە. لەم پشوەدا بەشداری چەندین خوڵ دەکەن لە پێناوە و بەهێزکردنی توانەکانیان. ئەحمەد بە خۆبەخشی هونەرەکانی بەرگری فێری منداڵان دەکات. بە وامانجەی منداڵان لە پشووی هاوین لەسەر شەقام یاری نەکەن و بتوانن کاتەکانیان بە چالاکی پڕ بکەنەوە. ئێمە هەموو تەمەنێک لێرە وەردەگرین عادەتێ تا 18 ساڵی لە خولی هاوینە دەکەینەوە. ئەو کاتێککە مەکتەب نامین خولی هاوینە بۆ یاریزانەکان دەکەینەوە بەچکە شێران دێش لاوانمان دێتن بەشداری پاڵانتەکان دەکەین و ئیسفادەشی زۆری جەستەی لێ دەکەن هونەری بەرگری فێردەبن. ئێمەش وەکو ڕاهێنەر و دەستەی کارژێڕی لەگەڵیان بەردەوامین و بە شێوەیەکی خۆبەخشانە بۆیانەکەم. پشووی هاوین و پڕکردنەوەی کاتە بەتاڵەکانی منداڵان خەمێکی دایک و باوکانە دوای تەواوکردنی خوێندن. توێژەران دەربارەی ئەم بابەتە دەڵێن دایک و باوک دەبێت ڕاوێژ بە منداڵانیان بکەن کە ئارەزووی چ جۆرە چالاکی و بوارێک دەکەن لە پشوەکاندا بۆ ئەوەی پەرە بە توانەکانیان بدەن. شەیمەبایس کوردستان 24 هەولێر. دەچینە ڕۆژهەڵاتی کوردستان و گوندێکی پارێزگای کرماشان کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە کانیەک هەیە کە بەهۆی هەبوونی گۆگرد و مەدەکانزایەکان لەناو ئاوەکەی بۆ چارەسەری نەخۆشیەکانی پێست و جومگە بەسوودە ئەم جۆرە گۆماوانە کە هەیە ئاژە لە زۆربەی وڵاتان هەیە بەڵام لە کوردستان لە ڕۆژاوە ببوورە لە باکوور هەمانەوە لە ڕۆژهەڵاتیش لەو جۆرە گۆماوانەمان زۆر هەیە و لە باشووریش هەمانە سۆڤان بە تایبەت لە منتیقی هەورامان و هەڵەبجە ئەمانە هەندێک گۆمی لێیە کە نازام تا چەند ینی کللتوریە یاخود وەکو عادەتی لێ هاتووە وەکو باوەڕێکی لێ هاتووە پێی وە لە ڕۆ پزیشکەکەشیەوە زۆر جارەوترێ هەر بۆ خۆی مەلەکردن سوودێکیە جا لەگەڵ لەناو ئاوایە بێ بە پێی بۆ چوونەکان سوودی زۆرە بۆ جومگە و شوێنەکە لەلایەن ناوەندە فەرمیەکانەوە هیچ خزمەت گوزارێکی بۆ دابین نەکراوە ئەوەی کە لە ڕۆژهەڵاتە بەڵێ و خەڵکی گوندەکەش خۆیان هەمام و ژووری جلگۆڕینیان بۆ گەشتیاران دروست کردووەتە هاتوون ئەم گوندە ئەم شوێنە خزمەت گوزاریان دروست کردو بۆی کاتێک گەشتیاریەت بتوانێت سوود لەم شوێنە وەربگرێت. جا پێکەوە ئەچینە ڕۆژهەڵاتی کوردستان دەچینە کرماشان ئەو شوێنە دەبینی هەم شوێنێکی گەشتیاریە هەم شوێنەکە ئاوەکەی پڕە لە کانزای تایبەت و پێویست بۆ پێست و بۆ جومگەش. ئەمە گوندی گراوە کە لە نێوان هەردوو شاری جوانڕۆ و ڕوانسەری پارێزگای کرماشان هەڵکەوتووە. لەم گوندە کانیەکەیە کە خەڵکی ناوچەکە بە ناوی ئاوە گۆگردێکە دەیناسن. ئەم کانیا بەهۆی هەبوونی گۆگرد و مادەی کانزایی لە ناو ئاوەکەیدا بۆ چارەسەری نەخۆشیەکانی پێست و ئازاری جومگە بەسوودە. دانیشتوانی گوندەکە دەڵێن ئەم کانیە هەر لە دێرزەمانەوە لە گوندەکەیان هەبووە و لە زۆر ناوچەوە خەڵک بۆ سوودوەرگرتن لە ئاوی کانیەکە سەردانی ئەم گوندەیان کردووە. ئاوێکی عالیچە چونکە قەدیموێل هاتینە بانی شفای بووە بۆ مردم یەکە وەکو خەلیفە هەیەری باینان وەکو شێختەهای عێراق هاتیر ئاویان لێ بردووە و ئەوەکەیکی حکمەتی بووە ئیسا شەر و حکمەتی هەر ماوێ بەهارانی چاوراوێک کوێ دەبانی وەکو ئاوی وەکو بێژی نفتی هەست ئاوە و جۆرە چاوراوێکی فرێ کوێ دەبانی ئەم ئاوە ئەم ئاوە شفای هەست بۆ نەخۆش وەڵڵا هەر کەسی ئەگەر لێ بووە سەرفی لێکە. کانیەکە لە ناو گوندەکە هەڵکەوتووە بەڵام لەلایەن ناوەندە فەرمیەکانەوە هیچ خزمەتگوزاریەکی ئەوتۆ بۆ ئەم شوێنە دابین نەکراوە. سەری کانیەکە دانەپۆشراوە و شوێنی تایبەت بۆ ئافرەتان دابین نەکراوە. هەر بۆیە ئافرەتان هەوڵ دەدەن بەدەبە ئاوەکەی ببەنەوە و لە ماڵەوە بەکاری بێنن. بۆ ناساندنی شوێنەکە بە گەشتیارانیش هیچ هەوڵێکی فەرمی نەدراوە.
ئێمە لە شاری جوانڕۆ هاتین بۆ بانی ئەم ئاوە ژانوبای گرتووە لە خۆی گوگردی هەر مەدەم تێدەست و خول و ڕان و شتی ئەشۆرێ لە ئێرانە و شپای هەبۆ گشتی لە منتەقە ئاوێکی شەفابەخشە بۆ نەخۆشینێلی پێسی بۆ نەخۆشینێلی دەرمانی مەسان ژانوباوێت دەسێشە پێشە ئەمانە لە کنایکی ئەتوانە فرسەتێکی اقتصادی بێ بۆ مردمی ئەم منتەقە جوانەکانمان بۆ جەزبی توریست بەڵام متاسفانە ئەم ئاوە وەختای واردی ئەم ئاوایوێ هیچ تابڵەیەکی نییە کە مردم بزان ئەم ئاوە لێرە هەست کە شەفابەخشە. لە نەبوونی خزمەتگوزاری فەرمی خەڵکی گوندەکە خۆیان هەوڵیان داوە دەور و پشتی کانیەکە بەرچن بکەن و دوو ژووریشیان یەک بۆ جلگۆڕین و یەک بۆ حەمام و خۆشۆردنی گەشتیاران دروست کردووە و گەشتیاران دەتوانن بەبێ بەرامبەر لەم ژوورانە کەڵک وەربگرن. بەڵام خەڵکی گوندەکە دەڵێن ئەگەر خزمەتگوزاری پێویست بۆ شوێنەکە دابین بکرێت ئەوە کانی گراو دەتوانێت ببێتە شوێنێکی گرنگ لە بواری گەشتیاری پزیشکی لە ناوچەکە. کامیل بۆکانی، کوردستان 24. جا لە باسی ئەو کانیاوانە هەنە جار پێشڵەن گەڕاو چکە بۆنێکی زۆر ناخۆشیشی لێدە هاژە من سەردانم نەکردو بەڵام ئەوەی ڕۆشتۆ نەخۆشی پێستی هەبوو یان کێشێکی پێستی هەبووە چۆتە ئەوێ ئەڵێ بۆنێکی زۆر ناخۆشیە ئەو بۆنە ناخۆشیە و گۆگرد و کانزایە کە تایەتی ئەو مادە ئاسنەی کە تایەتی ئەنسۆڤان لە من بپرسنە چی ئەگەر خوانەخواست نەخۆشیێکشمە بێ ناتوانمە بۆ نەخۆشی بکەم و بەکاری بێن هەر دیارە بە فەیستا دیارە سەیری منە کە ئاوا دەموچای تێگا من بەس باسیشی یەکەم هەز ناکەم ینی ئەو بۆنەکە ئەوە نەبوونی ناخۆش بێن جا خۆی واشە کە باوەڕ بەوە نەبوو ئۆشتە چاکتەکە هیچ تاو تەسیری نابێت لەسەرە بەڵام باوەڕ بۆ بکە کە پەرداخی ئاوا خۆی تۆ سوودی هەیە تا سوودیە بێت ئەمە لای خۆتە لای خودی خۆت بزەبت جا ئێستا هەر لەسەر باسی کانیاوێک کە باسی کانیاوی گەڕا و ئەوانە بۆچینە سەر باسی بیر باسی شوێنێک ئەەکەین کە هاژە ئەو شوێنە ئەو کەسانەی کە لەو شوێنە ئەژین هەموو بژێوی ژیانیان لەسەر ئەو کانانەیە کە کانی خوێیە جا زۆر جاڵانەیە گەر لە دوور و شوێنێک ببینین بیابانێکی وشک بێ بڵین چۆن ژیانی تیاکرێت نا بە پێچەوانەوە سەرچاوەیەکی داهاتیشی لێ کە چۆن لە بیابانەکانی ناوچەی بیلمای وڵاتی یاخو بڵین وڵاتی نەیجەر لەوێ لەم ناوچەیە کە کانەکانی خوێ هەیە و ئەم کانە خوێیانە هەمویان بوون بە سەرچاوی داهاتی دایان گوند نشینیش بەڵێ جا ئەوان ڕۆژانە کارێکی سەختەکەن هەرچەند پارێکی زۆریان بۆ دەرناکات چکە خوێ زۆر هەرزانە و بە تایبەتی ئێستاشکە ئەو جۆرە خوێیانەی کە لە چیاکان دەرەهێنرێت و بە خوێی سروشتی بەناوبانگترا ئەوانە زۆر زیاتر خەڵک بەکارێنە بەڵامی تر لە جیهانە بەگشتی ئەم جۆرە خوێە هەر هەیە ئەوان ساڵەهای ساڵە دەستیان لەم کارە هەڵ نەگرتووە هەر خەریکی پاڵفتەکردنی ئەم جۆرە خوێیان ئێستا ئەیبینن کارێکی زۆر زەحمەتە لە بەرخۆر لە ناو بیابان بەڵام ئیتر کڕیارەکان ئەیفرۆشن بەڵێ ڕۆژانە هەم بۆ خۆیان و ینی ڕوانێک شوێنەکانی دیکەشیەکەن وەکووتمان بۆتە سەرچاوێکی داهات بۆ گوندنشینەکان لەناو دڵی بیابان و لە سەرخاکێکی لماوی کۆمەڵێک چاڵەخوێ بوون بە چاوگی داهاتی گوندنشینەکانی ناوچەی بێلما لە هەرێمی سەحرای نیجەر بیابانەکانی بێلما بە هەبوونی مادەی یۆد زۆر ناسراون ئەوەش لە ڕووی جیۆلۆژیەوە وای کردووە لەسەر ڕووکاری بیابانەکە کۆمەڵێک چاڵەخوێ دروست ببن خەڵکی ناوچەکەش ڕۆژانە قۆڵی لێ هەڵدەماڵن دەچنە سەر چاڵەخوێکان خوێکان کۆ دەکەنەوە لەسەر لێواری چاڵەکان هەڵیان دەخەن تا وشک ببنەوە دانیشتوانی بیلما باس لەوە دەکەن خوێکەیان باشترین جۆرە لە جیهاندا و بە تەواوی خاوێنە چونکە لە ناو دڵی سروشتەوە هەڵدەقوڵێت بەڵام تاکە کێشەی ئەوان ئەوەیە حکوومەتدانی بەکارەکەیاندا نەناو و پشتیوانی ساغکردنەوەی بەرهەمەکانیان ناکات ئەمە بازاڕێکی ڕەشە لەبەر ئەوەش ئێمە کڕیاری زۆرمان نییە هەندێک بازرگان دێن و هەر نرخێکیان بوێت پێمانی دەدەن بەڵام زۆرینەی جار نرخێکی کەم دەدەن ڕۆژانە نزیگەی 500 فەردە خوێ لێرە بەرهەم دەهێنین بەڵام پارێکی وەمان دەست ناکرێت دوای وشکردنەوە پرۆسەی پاڵفتەکردنی خوێکە لە ڕێگەی لە بێژنگدانیەوە دەست پێ دەکات و ئامادەی دەکەن تا کڕیارەکان بێن و پێیانی بفرۆشن لەگەڵ تەوابوونی مامەڵەی کرێکار و کڕیارەکان خوێکە لە بار هەڵگرێک دەکرێت و بەرەو شارەکانی دیکەی نەیجەر بەڕێ دەکرێت هەندێک جاریش دەبرێتە وڵاتانی دەرەوە
خوێ فرۆشی لە ناوچەی بیلما نەوە لە دوایینەوە بۆیان ماوەتەوە. سەدان ساڵە ئەم گوندنشینانە خوێ بووە بە سەرچاوی بژێوی ژیانیان. لێرە جگە لە ئیشکردن لە کارەکانی خوێ خەڵکی هەندێک کاری دیکە دەکەن، لەوانە فرۆشتنی وشتر و چاندنی پیاز. هێندێک کەس ماوەی دەڕۆژ بەڕێگاوە دەبن تا بێنە بلیما و لە چاڵەکانی خوێدا کار بکەن. هەرچەندە لە کارەکەیانەوە داهاتێکی وایان دەست ناکەوێت، بەڵام لەم دۆخە قورسەی ئابووریەی نەیجێردا گەر خەڵکی دێلمە کاری خوێفرۆشی نەکەن، هیچ سەرچاوێکی دیکە بۆ ژیان شک نابێت. سۆڤان هەندێک ناوچە هەیە ئێستا و بیابانەمان بینی بۆ خۆی بۆتە سەرچاوێکی داهات، بەڵام ژیانێکی سەختیشی تایە. هەندێک ناوچەی دیکە هەیە کە پێدەچێت ژینگەکەی باش بێت یاخود سروشتەکەی باش بێت، بەڵام مرۆڤ دەستی هەیە لە شێواندنیە یاخود لە جەنگ و وێرانکاریەکە. بۆ نمونە کەرتی غەزدا کامە بە بەردەوامی ئەمە باسەکرێت، هەرچەندە هەنێ بابەتی جوانیشی هەیە و ڕۆژە لەگەڵ هاکار باسی وەرزشێکمان کرد کە ساڵانە لەوێ وەکو چالاکێکی گەورە ئەنجام غەزە. جا خانمانی غەزە و خەڵکی غەزە زۆر کەسانی دەستڕەنگین و کاری دەستی زۆرەکان، هەرچەندە ئەو نەهامەتیەشە ئەژین ژیانێکی ئابووری قورسیش بەسەر ئەبن لە ڕەوشێکی ناخۆشیشان. جا بۆ بەرگاربوونەوە ئەو ڕۆژە دیاردەی خێزانی بەرهەمهێن بەکارخراوە کە ئەندامەکانی بۆ دابینکردنی داهات پشت بە خۆیان ئەبەستن و نمایشی کارەکانی خۆیانەکەن. بەڵێ ئەوە پێشانگایەکی تایبەتیش کراوەتەوە بۆ ئەوان، ئەمە پاڵپشتێکی باشە بۆی کاتێکە کارەکانیان نمایشەکەن خەڵکێکی زیاتر بیبینەوە، تیاشیا بەرهەمی کاری چەندین ئافرەتە بینرێکە لە ماڵەکانی خۆیاندا و بە پرۆژەی بچووک بوونەتە بەرهەمهێن و لەگەڵەوەشتا ئەم بەرهەمانیانی ئەم خانمانە بۆتە سەرچاوەیەک بۆ داهات و بۆ دابینکردیان. هەڵبەت کوردستان 24 یەکێکی دیکە لە کارەکانیەوە بووکە پامنێرمان هەبێت لە کەرتی غەزە و بەردەوامی ژێمە ئاشنابین بە کارەکانیان و ڕوودا و هەواڵی گرنگیش لێەوە بۆ ئێوە بگوێزینەوە. بەڵێ ئێستا بینەری ئەبین، من بۆ خۆشم زۆر حەزم لە ئەو قماشانەیە کە لە غەزە دروستەکرێت چنینەکان زۆر تایبەتاژە. بەشکم لەنا ئەم راپۆرتە کەی بینین ئەوە شیتیابێت، ئەو کارە دەستیەشی تیابێت زۆر جوانە ئێستایی بینین پێکەوە. هذه الحاجة الفلسطينية ئافرەتێکی فەڵەستینیە چەندین جۆری بەرهەمەدەستیەکانی خۆی نمایش کردووە. بەرهەمەکانی گیاندۆتە ئەم بازاڕە داهات و دەستکەوتێکی دارایی مسوگەر کردووە. کارەکەی لە چوارچەوەی پرۆژەکانی خێزانە بەرهەمهێنەکاندایە. پیشەکەم چنینی شاڵ و جلوبەرگ و گۆشەیە، هەمان دەمناسن و کەلوپلم لێ دەکڕن. بە داهاتی ئیشەکەم خەرجی 23 کەس دابین دەکەم کە زۆربیان قوتابی ئامادەی و زانکۆن. چەندین جۆر کەلوپەل بەرهەم دەهێنرێت، هەندێکیان پیشەسازی پیشەگەرانە و بەرهەمی دەستین. ئەو ئەفرەتانە زۆر بە وردی دروستیان دەکەن، لە لای سەردانیکارانی پێشەنگاکەش ڕەواجیان هەیە. تحقق رواجا بين زائري المعرض. اللي بيعجبنا أكثر إنه تعزيز صمود النساء خۆڕاگری ئەو ئافرەتە بەرهەمهێنانە سەرسامیان کردوم. ئیشەکەیان بۆتە پاڵپشتی ئەوان، هیوادارم بەشێکی زۆری بەرهەمەکانیان بفرۆشرن تا ببێتە پشتیوانێک بۆی ئەوان. لە ڕێگەی ئەم پرۆژە نمونیانەوە ئافرەتانی فەڵەستینی هەوڵێکی نوێ و گرنگی خۆیان خستۆتە گەڕ کە ڕەهەندی ئابروی کۆمەڵایەتیان هەیە و زادەی کۆمەڵگان. ئامانجی پرۆژەکە بۆ زیاتر تیژک خستنە سەر خۆڕاگری ئەو ئافرەتە پێشڕەوانەیە، نەک بەرهەمەکانیان، چونکە هەریەک لەو ئافرەتانە لە بەرامبەر هەژاری و ئاڵنگاریەکدان زۆر خۆڕاگر بوون تا بوونە خاوەنی ئەو پرۆژە سەرکەوتوانە. پێشەنگاکە بە ناوی بەرهەمی ئافرەتەکانمانەوە نامدراوە، جێدەستێکی دیارە بۆ سەرکەوتوی ئافرەتی فەڵەستینی. منتجات نسائنا بمثابة منصة تعرض إبداعات. بەرهەمی ئافرەتە فەڵەستینیەکان وەک مینبەرێک کە دەهنانەکانی ئەوانی تێدا نمایش دەکرێت، گزارشتە بۆ ئەو ڕۆشنە لەبارەی کەرتی غەزەی تێکەوتووە. هەرچەندە کەلوپەلکەمە بەهۆی گەمارۆکانیشەوە پرۆسی بە بازارکردن سەختە. بەها قوباسی کوردستان 24 غەزە فلسطین. لەگەڵ هاوکارم سۆڤان بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆمان پێشکەشکردن بۆ هیوام کە بەیانەکەتان بەخۆشی لەگەڵەمە دەست پێکرد بێ و تەواوی ڕۆژەکەشتان هەر بە ئارامی و بەخۆشی بەڕێ بکەن. تا بۆ هیوای بەجێتان نێڵین خاتان لەگەڵ و ماڵتانەوە.